گەواهیدەری هەموو ڕووداوەکانی مێژووە لە تەواوی گۆشەکانی جیهاندا بوونی هەیە و مێژووی گێڕاوەتەوە لە ئێستادا بەرەبەرە بەرەو لە ناوچوون دەچێت. تیانوس ئەو داهێنانەی بەرەو لە ناوچوون دەچێت. تیانوس یەکێکە لەو کەلوپەلانەی کە مرۆڤەکان دەستیان هەبووە لە داهێنانیدا. لە ڕێگەیەوە داهێنانەکان زانست و بیر و باوەڕەکان دەگوازرێنەوە. هەر لە کۆنەوە گرنگیەکی تایبەتی پێدراوە، بەهۆیەوە توانراوە ئاشنای چەندین زانیاری مێژوویی بین، هەروەها بە چەندین قۆناغدا تێپەڕیوە. یەکەمین تیانوسی نوێ لەلایەن کەسێکی چینیەوە بە ناوی تسای لون داهێنراوە کە لە تێکەڵەیەکی ڕیشاڵی دار و ئاو دروستی کردووە. دواتر لەسەر پارچە قوماشێک دایناوە بۆ ئەوەی شێداریەکەی هەڵبمژێ و وشک ببێتەوە، چونکە لەو سەردەمەدا خەڵکی بیر و بۆچوونەکانیان لەسەر هەموو ئەو شتانە دەنووسیەوە کە ماوەیەکی زۆر بەرگەیان بگرتایە، وەک تابلۆ قوڕینەکان کە ناسراون بە تاتە قوڕین و دارخەی زەران. بۆیە داهێنانی تیانوسی نوێ توانی جێگەی خۆی لە ناوچیندا بکاتەوە و خەڵکی زۆر بەکاریان دەهێنا. لەو کاتەی کە فتوحاتی ئیسلامی گەیشتە وڵاتی چین، چەندین پیشەسازی و دابوو نەریت ئاوێتەی یەک بوون. لە ئەنجامیشدا موسڵمانەکان توانیان لە چینەکانەوە فێری پیشەسازی دروستکردنی تیانوس ببن. دواتریش کاتێک موسڵمانەکان دەگەنە ئەوروپا، ئەو پیشەسازیەش دەگوازرێتەوە بۆ ئەوێ و دواتریش توانرا یەکەمین کارگەی پیشەسازی دروستکردنی تیانوس لە ئیسپانیا دابمەزرێنێت. دواتریش ئەو پیشەسازیە بە هەموو ئەوروپادا بڵاو بوویەوە، بەڵام هەموو ئەمە تەنها بۆ تیانوسی جۆری نوێ بوو. بەو شێوەیەش بۆ ماوەی 800 ساڵ تیانوس بۆ نووسینەوەی پەرتوکە گرنگەکانی وەک ئینجیل و مادە یاساییەکان بەکارهێنرا و هەموو ئەو پەرتوکانەی تر کە لەلای ئەوان گرنگ بوون. لە ساڵی 1690 یەکەمین کارگەی دروستکردنی تیانوس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دامەزرێنرا. لە ئێستادا تیانوس لەو دارانە دروست دەکرێت کە لە دارستانەکاندا هەیە. هەروەها زۆربەی کاتەکانیش چالاکی ڕیسایکلین واتە دووبارە بەکارهێنانەوە بۆ تیانوسە بەکارهاتووەکان دەکرێت. چەندین جۆری تیانوسی جیاوازی لێ بەرهەم دەهێنرێت، وەک تیانوسی ڕۆژنامەکان و چەندین تیانوسی تر. واروەها ئەوەشی کە بە کەڵک نایە لە دروستکردنی کارتۆنەکاندا بەکاردەهێنرێت. بەڵام لە ئێستادا بەوەی پێشکەوتنی تەکنەلۆژیا و گرنگیدانی مرۆڤ بە ئاڕاستەکردنی مرۆڤەکان بۆ ناو ئەو جیهانەی کە کتێبی دەنگی و کتێبی PDF و نۆت و پەیجی سمارتی تێدا بەردەست کراوە، بووەتەوەی ئەوەی کەوا لە شارەزایان بکات کە ئاماژە بەوە بدەن ئەگەری هەیە لە داهاتوودا تیانوس یەکێک بێت لەو داهێنانانەی کە بەکارهێنانی بەرەو کەمبوونەوە دەچێ و لە داهاتوویەکی دووردا بە تەواوەتی پشتگوێ دەخرێت.